سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستانی پەیام. چاوەری دوانگەی خەڵک لەسەرەوەی بۆچی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لە لێپرسینەوە ئەترسن. دیارە سەرچاوەی ئەم بابەتەش لەوە دەگەڕێتەوە کە لە دوای یاداشتی 23 واژۆی 23 پەرلەمانتارەکە بۆ یاداشتی پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی ئیدی ئێستا سەرۆکی حکوومەت دەیەوێت خۆی داوای کۆبوونەوەی پەرلەمانی کردووە بۆ پێی کە بەپێی پێڕووی ناوخۆی پەرلەمان ئەگەر سەرۆکی حکوومەت خۆی داوای کۆبوونەوەی پەرلەمان بکات و بەشدار بێتیدا لەسەر هەر بابەتێک کە خۆی ویستی لەسەر بێت ڕوونکردنەوە دەدادە و کاتە پەرلەمانتار ناتوانێت پرساندنی ئاڕاستە بخە یاخود پرسیاری ئاڕاستە بکە و لێ بپرسێتەوە. هەر بۆیە ئەمە لێکدانەوەی ئەوەی بۆ دەکرێت کە لە ترسی پرساندنەکە خۆی داوای کۆبوونەوەی پەرلەمانی کردووە لەوەی کە بەشدار بێتیدا جیاواز لەمەش بەگشتی هەمیشە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوودا ئەزمموی ئەوەیان نەبووە یا ئەو مێژوەمان نەبینیوە کە جارێ لە جاران لە بەردەم پەرلەمانی کوردستان بۆ پرساندن و لێپرسینەوە ئامادە بن. دەچمە لای پەیوەندیەکانتان وەیە هاوڵاتیانی عزیز یاوەش بینەرانی عزیز دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پێیجی پەیام کۆمنتی خۆتان بنووسن لێرە بۆتان دەخوێنینەوە پیشانی دەدەین لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانش کە لەسەر شاشن دەتوان پەیوەندی بکەن و ڕێی خۆتان بخەنە ڕوو. یەکەم پەیوەندی مامجەوهەر لە کۆیەوە لەگەڵ مایە مامجەوهەر سڵاوی خوا لێبێت ڕاد لەسەر دوانگەی خەڵک چییە؟ علیکم السلام جان. ئەگەر ئەوانە دەوڵەتداری بان ئەگەر ئەوانە هەستنەتەوەیان هەبا بەڵێ ئەگەر ئەوانە سایان لە بژێریانی خەڵکی کوردستان بە ئەگەر ئەوانە دیریجارەیان هەتا سەکە دیریجارەیە سێوە دیارە ئەگەر ئەوانە دیریجارە خەڵکی کوردستان بان ئەگەر پەرلەمانیان بەسەر ئێدانا ئەگەر ئەوانە کەدێنە ناو خەڵک و دەپارێنەوە ئەوانەیان لە دوور دەما ئەوانە هیچیان لە بێنە لە دوای راپەڕن هاتنەوە هەرێکە بوونە پاسایت ئەو گوتی ئەمن ئەو گوتی ئەمن خەڵکی دەقیلی کوردستان راپەڕی خەڵکی دەقیلی کوردستان شەهیدیدا ئەنفالیدا بە بەرچینیا باراتەوە لە ژنیانە سیاسەکاری بەغدا و بەسرا ئەوانە حکوومەتی عێراق لەناوچ و زۆربەی ئەعدام کرا خۆ ئەوانە ئاگیان لەو مۆزوعی نییە ئەوانە هاتوونەوە جزبانەکانیان پڕ دەکەن منطقەی بە زۆر بەهێڵاوی دەچێنە ناو مۆزوعەکان بە سەدام بیرە نەفر لەو کوردستانەی هەبوو سەردەمی سەدامی هەموو قەبات کرا بوو هەر هەموویان خستەکە ئێستا کون بە کون لە نەفر دەگەرن ئەگەر لە ناو قوڵێرانی هەبێ ئەویش چاو دەکەن زۆر باشە مامجەوهەر کێوەڕەش و خواکوش و کۆرەک و هەموو کوردستانە بێ ئەوانش چاو دەکەن. ئێستا لەبەر چی مامجەوهەر لەبەر چی ئەترسن لەبەر چی مامجەوهەر لەبەر چی ئەترسن لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت؟ لەبەر ئەوەی ئەوانە نوێنەری کردن دەڵێ لەبەر چی ئەترسن لەوەی لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت؟ ئەوانە ویزدانیان نییە لە ویزدا دەترسن ئەوانە دەرسۆز بوون لە خوێنی شەهید و ئەنفال دەترسن ئەوانە لە فەرمانبەر دەترسن ئەوانە لە خواست بەردەخوای یعنی چما لێ نەترسن بۆیە لە زیرە تاریکەکان دادەنووسن بڕیار دەدەن هیچ بڕیارەکیان نە لە پێناوی ملەتە نە ملەتی جاگای لێ زۆر باشە ئەمە سەیرە دێدە بەرەس کاک مەسوود دەدە وەڵا دانیشتەی تایبەتی کاک مەسوود بەرێز وەرە ناو پەرلەمان دەبا بردوەستا بەسەرتا ئەوە دەستە ناو پەرلەمان بە هەموو وەزیرەکانەوە ئەوە چی کراوە ئی دەکەمەوە بە هەموو خەڵکی کوردستان جێدەبی ئەو بڕیارەمدا ئەو بڕیارەمدا ئەو بڕیارەمدا لە پێناوی بەرژەوەندی خەڵکی کوردستان بوو کە کابینەری حکوومەتە بەڵام لەسەر ئەو کارانە ئەو شتانەمان پێ نەکرا پاشە کەوتی مشکل لەبەرەوەی بەڵام مەساو هەر ڕاستەن هەر گوتی 27 میلیارد دۆلار قەرزدارم وەرە پێم بڵێ قەرزداری. زۆر باشە مامجەوهەر سپاس بۆ پەیوەندیەکەت لە کۆیەوە لەگەڵمانەوەی دەچمە چوارخوڕنە کاک سعدوڵڵامان لەگەڵی کاک سعدوڵڵا سڵاوی خوا لێبێت ڕاد لەسەر تەوەری دوانگەی خەڵک چییە؟ کاک سعدوڵڵا کاک سعدوڵڵا فەرموو بزانم ڕات لەسەر دوانگەی خەڵک چییە بۆچی بەرپرسانی حکوومەتی هەرێم لە لێپرسینەوە ئەترسن؟ بەبورە دیارە دەنگی کاک سعدوڵڵا ناگاتە لای ئێمە لە ژاراوەوە کاک حەمەڕەشیمان لەگەڵایە کاک حەمەڕەشی سڵاوی خوا لێبێت فەرموو بزانم ڕات لەسەر بابەتی دوانگەی خەڵکی ئەم جارەمان چییە بۆچی بەرپرسانی حکوومەتی هەرێم لە لێپرسینەوە دەترسن؟
سڵاوی خۆی لە جەناب و ستافەکەت و ڕێزم بۆ تەلەڤیزیۆنەکەتان کاکی بەڕێزم کاکە جەلالی خۆشەوی خۆشەویستی خواوی جارێ لە پێشدا کاک محمود وەزعی چۆنە مەلا محمود هیوای تەندروستی بۆ دەخوازم سپاس بۆ خوا باشە ئینشاءڵڵا بە زووترین کات دەگەڕێتەوە خزمەتتان لەخوا بە زیاد بێ لەخوا بە زیاد بێ ڕێزم بۆ هەموو لایەک زۆر سپاس فەرموو ئەمە بۆ چونێکی دیم هەیە پێچەوانەی پرسیارەکەی جەنابەت باشە فەرموو بەڕای من حەقیشیان نییەوە بن ناترسن بەڵام خۆیان لەو دامەزراوانە بە زیاتر دەزانن باشە وای بۆ دەچم وازیان ینی چۆن خۆیان لە دامەزراوەکە زیاتر وڵای پێکەم ناکەن ڕێزیشیان زیاتر دەبێ خەڵکی بەڵێ ینی چی خۆیان بە زیاتر دەزانن لە دامەزراوە حکوومیەکان وا تێدەگەم دەنا پەرلەمان بەحساب دامەزراوەیەکە ڕای خەڵکی پێدراوە بەلا حەقی خۆیەتی لێپرسینەوەشتا و بڕیاری بدا و ڕقابەشی ببێ بەڵام وای بۆ دەچم بەرپرسانی ئێمە و هەچەند میلەتەکەشر گوتومە پێنەگەی وەڕێزم وەیە بەڵام وڵای گرێم لە بەرپرسەکانی جەیە بناهات چوونی پەرلەمان چییە دێبە زۆر بە قەناعەتەوە پێ دەڵێ ئەوەندەم هەیە و ئەوەندەمانە بەردەدایە و ئەوای سەرف دەکەین و ئەوەمانەیە ئەومان نییە وڵ ناتوانێت جدی لەگەڵ بکەی بەڵام بە بۆچوونی من خۆی کورد دەبارێکی هەیە زەحامەتێکی سیر نیشان دەدا کاکە هەمومان براین هەمومان ماڵوێرانین وەڵڵاهی دوشمنانی کورد فەرق نە بە سەرۆکی دەکا و نە بە جێگری دەکا و نە بە میلەتەکەی دەکا ناحەزان دوشمنی میلەتی کوردن بە خۆڕایی چوار پارچە نەکراوین هەتا پێنج پارچەش کاک جەلالی بەڕێز بەڵام داخەکەم زۆر خراپ بیر دەکەینەوە لە دەسەڵات و لە حکمڕانی و حەقیشیان نییە بەو شێوەیە بن دەبواە ڕێز لە یەکتر بگرین ئێستا سوێن بەسەر یەکتر بخۆین ئەو میلەتە مەزلومە حەق نییە بۆ شێوەیە دەردەوت بکرێت ئەگەم لێ هەمووی ململانەیەکی زۆر خراپ کاک حەمەڕەشید تۆ باوەڕت وایە بەرپرسانی ئێمە ناترسن لە لێپرسینەوە ئەی بۆچی پێیان قورسە ئەگەر پەرلەمان بانگیان بکە و مەحاسەبەیان بکە لەوەی کە ئەگەر ناشەفافیەکیان نەبێ ناترسن بەڵام دیار ڕەنگە ناشەفافی و گەندەڵی و ئەو نادادگەری کێستا هەیە خۆشتێک نییە نکۆڵی لێ بکرێت لەو نادادگەری کێستا هەیە کاکە هەمومان کوردین هەمومان ئاگاداری یەکتر هەین لە شاخ یەکتر دیتراوە ژیانی یەکتر دیتراوە کەی مەسئول هەبووە ملیاردێر ئەو هەموو زەروەتە لێکوێنە مەکی پەیدا کرد بە موسەی سەروەت خڕ دەبێتەوە وەڵڵاهی موسە خۆریشم لیوی ژیانم بامیە بکردەوە بامیێش دەزانین بە خراپتری ژیانە تێگەیشتی بە موسەی ئەوە بۆ سەروەتە پێکەوە ناندرێت بە بەرچاوی ئەو میلەتەیەوە ئەم مەسئولانە ئەم قوچی داگیر دەکەن ئەم خوڵی داگیر دەکەن ئەم لای داگیر دەکەن شەرم ناکەن شەرم لەوەی دەکەن لێ بپرسێتەوە ناکاکە ڕێدم بۆ مولایەکی ومێدەوارم لە ئەو ڕێیان لە مێشتی خۆیان بەرنە دەرێت زۆر باشە کاک حەمەڕەشید ئاسکەنەوە زیانێکی تەباو خۆشی بێتر دەستخۆشی لێ دەکەن زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک حەمەڕەشید لە ژاراوە سپاس دەکەم دەچمە ولێر باوکی عەبدوڵڵامان لەگەڵ باوکی عەبدوڵڵا سڵاوی خاڵێ بێت فەرموو بزانم ڕای جەنابت لەسەر دوانگەی خەڵک چییە زۆر سپاس بابەتی جوانتان هەڵبژاردە ئەمانە کە دەکردێنە هەموو شتێک دەستەن کە بەس ئەمانە با دەنگی خەڵک نهاتوون بە تەزویر هاتوون بە تەزویر انتخابات هەڵبژاردنیان کردووە بە پاسپۆرتکردنەوە بە پارە ناوەبەخشینەوە بە ساڵێنە خەڵک هەڵبژاردان کردووە هەڵبژاردن تاسن ئەم جۆرە هەڵبژاردنە نەبووە کە لە وڵاتان هەیە زۆر باشە باوکی عەبدوڵڵا بە بڕوای تۆ ئەترسن ئەگەر ئەترسن لە چی ئەترسن بۆچی پێیان قورسە ئەگەر پەرلەمان کە دەستگایەکی چاودێریکردنەوەیە لێپرسینەوەیان لێ بکات دەترسن لەبەرەوەی ئەمانە ئیمانە بە هیچ شتێکی نییە بڕوان بە هیچ شتێکی نییە ئەوەی هەمووی هەرچی بەزار دەڵێن بڵعەتە بەسێتمانەوە هەرچی بەڵێن باسی دموکراسی و باسی کوردهاتی باسی ماسی مرۆڤ بوو هەرچی دەڵێن هەمووی ئیمانە بێنێتە ناو وەزارەتی ئیمانە بە پەرلەمانە ئیمانە بە وەزارەت نییە هەمووی هەر کارتۆ نییە
زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی عەبدوڵڵا دەچمە لای چەند کۆمنتێک تا دیارە فاخر برادۆستی دەڵێ چونکە پەرێزیان پاک نییە گومانم نییە دادگایەکی بوێر و سربەخۆ هەبێ ئەوانە شوێنیان کونجی زیندانە نەک کورسی حکومڕان هاوکارجەزا دەڵێ چونکە ئەزانن کەسیان لێ ڕازی نییە و هیچی باشیان نەکردووە هاشمەڵڵا دەڵێ لەبەرەوەی خۆیان زۆر پێگەورەترە لە یاسا و پەرلەمان دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک سیروان لە سلێمانیەوە لەگەڵمانەیە کاک سیروان فەرموو بزانم ڕات لەسەر تەوەریەوەی کە بۆچی بەرپرسانی حکوومەتی هەرێم لە لێپرسینەوە ترسن چییە؟ السلام عليكم باقي ما مصر الأرجل سەرچاوەکان کاک سیروان جان دەستخۆشیان کە من لە حەفتی ڕابردووشە بە جەناب و بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پیامەمۆت وتم جەنابی مەسئول بەرزانی پێشمەرگەیە و کەسێکی سادە و ساکارە و خۆشی بەپێ خۆی داوای کردووە کە بچێتە ناوەڵی پەرلەمان بەڵام لەم کابینەیەوە مامۆساگیان بۆی تەواوی بینەران و بیسەران گوێبیز بن هیچ وەزیرێک بە سەرۆکی حکوومەتەکە ڕێزان مەسئول بەرزانی ناترسێت لە لێپرسینەوە بگرە زاتیانەیە وەزیر بە وەزیر بانگێشی تەواوی وەزارەتەکە و سافی وەزارەت و حکوومەتەکە بکرێ بۆ ناو هۆڵی پەرلەمان ئەوانە کەسانێکن هەمویان کورتپەروەرن ئەوانە هەمویان دڵسۆزیان میلەتن ئەوانە هەمویان پێشمەرگەی کوردستانن بەڕاستی یعنی من نابێنم لە کابینەی نوێم کە ترسێکە بێت لە جانیانە بە تایبەتی جەنابی مەسئول بەرزانی هەروەکو ئاگادارم کردن ئەمە پێشمەرگەیە ئەمە کوڕی پێشمەرگەیە ئەمە باپیری پێشمەرگەیە ساڵەهای ساڵە خەباتیان کردووە تێکۆشانیان کردووە بۆ بەجیهێنانی ئاواتەکانی گەلی کورد بۆ بترسێ قۆمەت دەستگایەک نییە لێپرسینەوەیەکی تونوسی ژیان بەرامبەر بکە ئەمە لێپرسینەوەیە لە ئەدای حکوومەتەکە لە موچەی فەرمانبەران لە تەواوی ئەو شتانەی کە ناتۆتە بی لە بەردەستی حکوومەتەکانی پێشتر لە کابینەی نوێمان جێبەجێ بکرێ بەڵێ کەموکوڕیە بووە لە حکوومەتەکانی پێشوو و هەتا دنیایە مێچیروان بەرزانی هەرزارداری میلەتە نەک مەسئول بەرزانی ئیشەڵڵا داواکەم لە پەرلەمانی کوردستان نێچیروان بەرزانی بانگێشکرێ کە چەندەها شتی نابەجێ کردووە دەست بە فەرمانبەران دەست بە میلەتەکە نەک مەسئول بەرزانی لێپرسینەوەی لەگەڵا بکرێ لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ جەنابتان سپاس کاک سیروان سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ ڕای خۆت کە لە دوانگەی خەڵق ستوتە ڕوو دەچمەوە هەولێر کاکەمانم لەگەڵ کاکەمال سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش دەمەوێت بزانم ڕای جەنابت لەسەرەوە چییە بۆچی بەرپرسانی حکوومەتی هەرێم لە لێپرسینەوە دەترسن السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. زۆر سپاس کاکەمال جان ڕێز و احتراممان لێ بۆت. جان. جان خۆش بن. پارمانجی ئازا لە سەنتەری در لە هەولێر. لە سەنتەری در لە هەولێر. پێ دێمە؟ فەرموو. لە سەنتەری در پاس مانجی دوازدە لەشتەرگەرێکی فەتح سەدر بۆ کرا. فەتح سەدر. لەلایەن دکتۆرێکی عەبدولسەلام سووریا. ناسڵامیان بردەکەنەوەی دەلالی خۆیانەیە. لە خەستەخانەی سەنتەری در دەلالی خۆیانەیە شەو بوو. نیوەی شەو بوو منە بۆی تام بن. زەمانێکیان لە قاسم دەرینە کردیانە ژوورەوە سنگم. هەستا کوێستانەکان ئەو قاسم سەها و مردیە. گرەیەکیش لەسەر سنگی ماسۆ گرەیەکی ئەسوور. یعنی ناتوانم بڕۆ ماندوو دەم شکەریشم هەیە. باشە شکەریم هەیە زەختم هەیە ئەو دکتۆرە چەند عەمەلیاتی کردم لەسەرگەری بۆم کردم ئەمە یەک. ئەی مڕۆکەچیم هەیە دەرە 20 ڕۆژ شەتی ئەو دکتۆرە چووتە تورکیای ئیمڕاتەوە 20 ڕۆژە. 20 ڕۆژە چووتە تورکیا ئیمڕاتەوە. ئیمڕۆکەچیمە لە مدیری مستەشفای سەنتەری در پێم وتو مەسەلەکەم بۆ ژێڕێتەوە هاوڵە مەسەلەکی منی کوتۆ کاکە. پارەم قەرز کردووە بەخۆی پارەم قەرز کردەوە وەڵڵا کرێستیشم خەڵکی هەولێریشم هەڵێ نەفتیشتی بە دەرونیشم هەیە. کاکەمان زۆر بە خێرایی پەیامەکەت خەڕوو لەبەرەوەی هاوڵاتی دیکە پەیوەندی کردووە. ڕۆژی 200,000 بۆ بکێ دەی پارەکەم کامل ببنەوە من مردیمە ئەو دکتۆر نییە چیمە چەند دکتۆر بۆ مێ وتی عەمەلیاتی پێویست نییە وەڵڵا عەمەلیات پێویست چوومەدای سێ دکتۆری بەڕێز بەشتەرگەری چۆن عەمەلیاتی بۆ کردی هەستەرە شەبەکە باڵۆنی لێریتەوە وەڵڵا عەمەلیاتی کاکەمال
ئەتەوێ بڵێ چی کاکەمال لەم چیرۆکە بۆ ئێمە باس دەکەی ئێستا تەوێت لە کۆتایییا بڵێ چی گوێم لێتە کاکەمال دەمەوێت بزانم ئەمە بەستت چییە لەوەی کام چیرۆکەی خۆت باز دەکەی شو بزيني منها يتكلم بزيني منها بس تجي خم داركش والله تركشم لدزمو بيشم كل خدا زاني بيسكت خوان بسلام من دافرنا وهم يجمعوا كديان کاکەمال ئەم بابەتەی کە تۆ باسی دەکەی بە داوای لێبوردنەوە دوورە لە پەیوەندیەکانمان دیارە خەڵکی دیکەش لەسەر پەیوەندیە سپاس بۆ پەیوەندیەکەت کاکەمال لە هەولێرەوە دەچمە قەرەداخ کاک هەژار لە قەرەداخەوە کاگەژار فەرموو بزانم ڕای جەنابەت لەسەر ئەوە چییە بۆچی بەرپرسانی حکوومەت هێرم لە لێپرسینەوە ترسن هەموو کاتێکت باشتر بەڕای من حکومەت سەرۆکی حکومەت لە لێپرسینەوە نادرسێت لەبەرەوەی ئەو نە بەدەنگی خەڵک چۆت لە ئێوێنە نا ئەوە حساب بۆ دەنگی خەڵک و بۆ ئەندام پەرلەمان بکە ئەو خۆی لەم گەورەتر لە هەموو شتێکەکەن ئەزانێت بەڕای من لە لێپرسینەوە نادرسێت ئەنجام مەسەلەیەکی هەیە لە تاعاونە ساحب ماڵ دزیگرت و ساحب ماڵیگرت ئەمە وایان لێهات بووە هەتا 23 پەرلەمان تا 24 پەرلەمانتەر ئیمزای کۆ نەکردو ئەو نەیوەچن بۆ پەرلەمان ئەمەش ڕوونە بۆچی ئەم ئێستا چێوە پەرلەمان کەواتە ئەمە مەسەلە پەندە کوردەکەیە کە لەما تەزبیط بووە کەواتە ڕەنگە کاک هەژار ڕەنگە ئەمە دەرخەری ئەوە بێ کە لەو لێپرسینەوەی بترسێ بۆیە خۆی کە داوا ئەکا بە پێ پێڕەوی ناوخۆ داواکاریەکەی خۆی کە هاتە ناو پەرلەمانەوە پەرلەمانتار بۆی نییە پرسیار بکە ئەم تەنها ڕوونکردنەوە ئەدا بەڵام پرساندنەکە پەرلەمانتار دەتوانێت لێپرسینەوەی لێ بکە لەگەڵتان کاتێک کە پەرلەمان داوا ئەکابێت ئەتوانێت لێپرسینە لەگەڵاتە بەڵام کاتێک کە خۆی یەک ناتوانێت لێپرسینە لەگەڵاتێ نیوانداریەکەی وایە شای ڕەشی بەرەو خزمەتی گەڵ سەپڵی بۆ لێیە یعنی هیچ سوودێکی نییە ئەم بانکردنە ئەنجە ئەوان حسابیان بۆ کەس نەکردووە حساب بۆ کەسیش ناکەن خۆیان دەنگی تەرسیر و بە تەرسیر هاتنتوێنە بەڵام منێک داواکاریم لە کۆمەڵ و لە یەکگرتوو لەنەوەی لێ و لەمانە هەیە ئەو ڕۆژێک کە ئەو یەتە پەرلەمانەوە ئەمان نەچنە پەرلەمان با ئەو بەتەنیا لەگەڵی جەدی پارتی و گۆڕانە خوان دانیشتنی باسی چێبن بیکەن یعنی سەپڵان بۆ لێنێن ئۆپۆزیسیۆنەکە سەپڵان بۆ لێنێن بۆوانی زۆر باشە ئینشاڵڵا دەستخۆشیتان لێکەم و سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ ڕاکەت کاکەژار لە قەرەداخەوە دەچمەوە لێر کاک محەممەد کاک محەممەد فەرموو بزانم ڕای جەنابەت لەسەرەوە چییە بۆچی بەرپرسانی حکوومەتی هەرێم لە لێپرسینەوە ترسن ئەلو ئێوارە باش بەڕێت هەموو کاتێکت باشتر بۆ تۆ دەمەوێت لەسەر مۆزوعە بڵێم بەڕاستی خارە ئەگە لە بە پارتی و بارزانی نەبێتن ئەو حیزب هەموو کوردیا خۆن بەتەر باشە پارتی و بارزانی لەسەر حیزبە بەخواگینا ئەو حیزبە کوردی نایێرێت هەموو مافیانە کام حیزبە هەموو حیزبەکان بەخۆ بە پارتی و بارزانی نەبێتن کوردی خۆن کوردی لە سێدارەدەن بەسەر باشە پارتی و بارزانی لەسەر حکومن باشە دیارە پەیوەندیەکەی کاک محەممەد لە هەولێرەوە قەتع بوو کاک یاسین لە سلێمانیەوە لەگەڵمانایە کاک یاسین سڵاوی خوال لێبێت فەرموو بزانم ڕای جەنابەت لەسەر دوانگەی خەڵک چییە تەوەری ئەم شۆمان باسکردنە بۆچی بەرپرسانی حکوومەتی هەرێم لە لێپرسینەوە ترسن وڵی برای بەڕێز دڵنیا بامانە دەبڕێ بەدەنگی خەڵک ناتون واتە لە میلەت هێناوە واتە لە میلەت هێناوە تەنها خەریکی کڕینی ویجدانی خەڵک کرد ئەیانەیە دەست ڕۆژنامە نووس بکڕن مەلای ئاینی بکڕن یەکەش بەستیان بەوەیە میلەتیانی مال کردەوە بە هەموو شێوێ لەبەرەوە بزانن بواری تەندروستی بواری پەروەردەی هەموو بارەکانە فەرامۆش کردەوە دەستبەرداری میلەت بوون ئەمجا خوا ڕەحم بۆ میلەتەکە بزانین بۆ شوێنچێ باوەڕت وایە ئەترسن بەڵێ تۆ باوەڕت وایە کە بەرپرسان لە لێپرسینەوە کە ئەترسن وەڵی من چی پێڵە من لەبەرەوەی بەدەنگی خەڵک ناتون بۆچی ئەترسن بیام نەسەر نەوان خۆ بەڕێشێوەیەکی دیموکراسی ناتن تا دەنگی خەڵک ترسن ئەوان بێم نەچنەوە بەدەنگی خەڵکیش ناچنەوە بە زەبری چەکا سەر بە خراوی ساڵی هەفتاکان حکوومەکە زۆر باشە کاک یاسین سپاس بۆ ڕاکەت لە سلێمانیەوە لەگەڵمان نابووی کاک دیار لە بازیانەوە کاک دیار سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش دەمەوێت بزانم ڕات لەسەر ئەوە چییە ئایا بەرپرسانی حکوومەتی هەرێم بۆچی لە لێپرسینەوە ئەترسن کاک دیار تەلەڤیزیۆنەکە کەس کە لە مۆبایلەکەەوە گوێ بۆ من بگرە زۆر سپاس دەکەم ئێمە بێ خۆمانی لێ هەڵەکە نەگەر وابێ وایە چاوت خۆش بێ باشە فەرموو
بدام ئەمانە کۆمەڵێک دز و جێردە و گەندەڵ و خراپەکارن چەندین ساڵە ئەم وڵاتە ویزانەکەن چەندین ساڵە ئەم وڵاتە تاڵانەکەن ئیساش ناترسن وەکو ترس باوەڕ ناکەم حساب بۆ هیچ کەسێک بن نەبۆ پەرلەمانێکن نەبۆ خوار خۆشیانەوەکەن ئەمانە کۆمەڵێ مافیان لە وڵاتەیە وڵات بەڕێوە بن مافیا لە کەسە ترسیە ئەمانە لە کەس ناترسن ئەم مەگەر خوا لە ناویان بەرێ خوا لە کۆڵە میلەتیان کاتەوە هیوادارم خوای گەورە لە ناویان بەرێ و لە کۆڵیان کاتەوە ئەم میلەتە ڕزگاری بێ لە دەستیان ڕاد لەسەر ئەمەیان چییە کاک دیار زۆر سپاس دەکەم بەس دەمێ ئەوە بپرسم ئەمەی کە ئێستا بەم هەڵمەتەی پەرلەمانچارەکان بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت لەلایەک بۆ لەلایەکی دیکە خواستی خۆی بۆ پەرلەمان کە بێتە بەشداری ناو پەرلەمان بکە بۆی کە وەکو پرساندن نەبێ و میوانداری بێ ئەمە دەرخەری ئەوە نییە کە ڕەنگە لەو لێپرسینەوەیە لە ناو پەرلەمانە کە لی دەکرێت بترسێت ئەزانی شۆرە برا گیان کاک دیار ئەمان مەسەلەوە نییە بێنە پەرلەمان تا ئیساوەی کە من ئاگادارم ئیمزا کۆ کرابێتەوە لە سەریان کە بێنە پەرلەمان نام 26 ئیمزا 27 ئیمزا شتێکی وا کۆ کراوەتەوە ئەمان زۆرینەن لە پەرلەمانە یەکیان گرتووە بەیانی شتێکی ژێ بە یاسا تێپەڕێن و خەڵەتنە سەر پێ ئەوەیە مەسەلەکە ئەوان ناتوانن بڵێن ئەوانەی کە لە پەرلەمانان کۆمەڵ یا گرتوونەوەی نوێیە کۆمەڵە خەڵکی ئەمانە نسبەیەکی کەمن لە پەرلەمان ناتوانن داواکەیان بسەپێنن بە سەریانە کەواتە چی بکەن بەڕای جەنابەت کاک دیار بەڕای جەنابەت ئەم کەمینەیە چی بکەن ئەم 23 پەرلەمانتار و ڕاستگۆیە کە ئێستا هەن لە بەرەی خەڵکا چی بکەن ئەوانیش واز بێنن یا هەر بەردەوام بن لەو شەڕەی کە دەیکەن لە پێناو قوت و لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیاندا من هیوادارم بەردەوام بن هیوادارم بەردەوام من دەنووشیان لەسەریان بێ لیان بخوێنن ئەوەی کە ئیکەن ئەوەی خراپەی و ئەوەی کە خراپەکاری ئەەکەن لە وڵاتەیە بیخەنە ڕووبی بە ئاشکرا بە خەڵکی بڵێن بە ئاشکرا بیخەنە بەردەستەڵە نەک شەرمیان لێ بکەن زۆر باشە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک دیار لە بازیانەوە مەلا سەفەرم لەگەڵە لە سەی سادقەوە کاک مەلا سەفەر فەرموو بزانم تەوەری ڕاد لەسەر ئەوە چییە کە بۆچی بەرپرسانی حکوومەتی هەرێم لە لێپرسینەوە ئەترسن السلام عليكم كاك عليكم السلام ورحمة الله كاك مەلا سەفەر کاتە وەزیری دارایی حکوومەتی هەرێمیان بان کرد بۆ پەرلەمان چیان بود چیان پێکرد یعنی ستودێکی هەبوو کەی وەزیری داراییان بان کرد بۆ پەرلەمان ستودێکی هەبوو یعنی بەڕای جەنابوو ئەمیژە هەر سەرۆکی حکوومەتیش بانکە هەر هەمان سوودێ بێ کاکە گیان ئەمانە هیچ شتێک شاریان ناکە ئەمانە سەخاوەتوو بوون ئەمانە هیچ بەرپرسیارەتێک لەم وڵاتە هەڵ ناکەن کاک جەناب یعنی کۆمەڵێ خەڵکی دزن کۆمەڵێ خەڵکی مافیان لە وڵاتە هیچ یعنی شتێک نییە یعنی لە وڵاتە ما بێتەوە بەرپرسیارەتی و مەسئولیات و یاسا و قانون و ئەم جۆرەکان کەواتە باوەڕت وایە ئێستا کە مادام بە بۆچوونی جەنابەت مادام وەزیری دارایی هاتوو هیچ سەوز نەبووە ئەڵێ چی ئەمان واز بێنن ئەم 23 پەرلەمانتارە واز بێنن لەوەی کاییدی بۆ نمونە خەریکی پرساندنی سەرۆکی حکوومەت بن گوێم لێ دێ کاک جەناب کاک مەلا سەفەر باس لەوە کرد کە پێشتر کە وەزیری دارایی هاتووەتە ناو پەرلەمانەوە بۆ نمونە هیچ نەبووە ینی هیچی لێشین نەبووە ئێستا جەنابەت ڕات چییە لەسەرەوەی کە ئەم 23 پەرلەمانتارە هەوڵیان داوە بۆ پرساندن و لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بە بۆچوونی جەنابەت واز بێنن مادام پێشتر هیچ دەستکەوتێکی نەبووە ئێستا چی بکەن واز بێنن نەخێری یعنی من قەنەعەتم هەروایە هەر باڵیان چەند بەڵام هیچ سوودێکی ئەو تۆی نابێت من زۆر سپاسی ئەو پەرلەمانتارانە ئەکەم کە دیفاع لە قوتی خەڵکەکەن بە تاکید بۆ دیفاعکردن لە قوتی خەڵک سەرۆکی حکوومەت بانکەن بەڵام ئەویش بە پاساوێکی نەبوونی پارە و نەبوونی موچە و خەتەریاتمان لەسەر و ئەومانە لەسەر بەجێ لە جۆرەکان خۆی دەربازەکە و هیچ سوودێکی نییە زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت مەلا سەفەر دەچمە پیرەمەگرون لای باوکی کاکەیوان باوکی کەیوان سڵاو لێ بێەوەم کاتت باش لەمەوێ بزانم ڕای جەنابەت لەسەرەوە چی ئایا بۆچی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لە لێپرسینەوە ئەترسن هەموو کاتێکت باشتر بۆ تۆش زۆر سپاس وڵی لە ژیان ئەوانە لەوە ئەترسێن کە لیانفکرێتەوە خۆیان دەزانن چیان کردو ئێستا ئەولادێک کە کەسێکی کرد ڕۆژەکەی لە دەرەوەڵاتەوەی هەر خەڵکێک
سەوتت خراپە باوکی کێوان شەبەکەت باش نییە پێم وایە لەکوێی ئەگەر شوێنەکەت بگۆڕی باوکی کێوان شەبەکەت باش نییە لەبەر ئەوە ناتوانین بچنە بەردەمی میلەت باشە پێشم وایە هەر ئەوە ئامانجەکەیانە خۆیان هێندیان هەڵە هەیە ئێستانیش کەوەندی هەڵە بوو لێستا هەڵەیەکم هەبێ دوو بەڕێزی وەک دەنواتە دەتوانێت هەڵەیەکەم بەڕابکاتەوە بەڵام ئەمان هەزاران هەڵە ئەمە هەر بە هەڵە هاتوونە دەستنیاوە يعني ندى قسم الحمد لله لكاري خوا وانا هل بحلص دايك يعني ما انا دجي ملتا رشد تو هيش تشي باش يعني ابو ملتا لخمو خططوا اغار ولا ابو ملت كما امانه خوين روح عند كنودتي انا بلان كذب طال شافي ولا براسي انا ملت الرفاقي بما بالروا اگر نصاغنا بين انا ثاني ونين ولا سنه فوسو كاب من النوا هیچ شان کابدی نکرد باید هیچ وای که لطفاً الله سندری اما أنا حتى أو رجعي كخوي قررت دستي أن يدين ناينده اما أنا هل أو أمان جانا ميلاد فلسطين وبيش عم ترى هذا ميلاد بستيكن بوي هندي كيوكو إما حاشا شيء بينران كويلا مين ولا قال عنه مباراتي أو زۆر باشە سپاس بۆ ڕاکەت باوکی کێوان لە پیرەمەگرون دەچمەوە سلێمانی کاک عومەرم لەگەڵ کاومەر سڵاوی خوا لێ بێتەوە ئەم کاتت باش دەمەوێت بزانم ڕای جەنابەت لەسەرەوە چی ئایا بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی لە لێپرسینەوە ئەترسن سڵاوی خوا لە تۆ سڵاوی خوا لە تۆش بێت کاک عومەر فەرموو سڵاوی خوا لە تۆ دەجا دەزا و لە بەرنامەکەت و دەرسوابانێ بۆ هەبوو زۆر سپاس کاومەر جان دەزا بەدام سەید خوا عەفویکە مال بمال قرا لم واتيا باشا كانوا ديكتاتورا مال بمال قرا هذا وارينا مال ناني كل في نبو اقرا بدي سعر واقرا انكر مسؤوليه كدرس يصف سعري لقل باشا اقل اخواننا ترسل اما اقل كتبن بتاك تناوب اقرا هذا وارينا مال هذا وارينا مال سيدي كان بتكتباته هزارا مال سيدي كامريدس نانيت مثال لم ولاتها تاتا بينيت المسؤولية بيخي مال سيدي باشا كامر مال بمال قرا هر ساعتين للشارع دي هر ساعتين فرقي بمالي في رسلك ناني فاد بدي سعر کاک عومەر دەمەوێت بزانم بە بۆچوونی جەنابەت ئایا ئەم مەسوولانەی ئێمە واتە حکوومیەکان واز لە حزبیەکان بێنە لە لێپرسینەوە ئەترسن کە یەکێک محاسبەیان بکە ئەگەر نەترسن بله اترسل اگر نترسن الروح بتكون مشكلة تريش كان يوسف باشا وايا باشا طاو كامر يا عليك شنو بمال كاسر تروحي هريم دينر بيت سليماني في كمالك زۆر باشە کامەر سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس دەکەم کامەرگیان سەرسەر و سەرچاوم لە سلێمانیەوە لەگەڵمانابووی دەچمە هیران لای کاگیاسین زۆر سپاس دەکەم دەچمە لای کاگیاسین لە هیرانەوە کاگیاسین سڵاوی خوا لەبێت ئەمەوێ بزانم جەنابەت ڕاتچیە لەسەر دوانگەی خەڵک کاگیاسین کاگیاسین فەرموو بزانم ڕای جەنابەت لەسەرەوە چییە بۆچی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لە لێپرسینەوە ئەترسن کاگیاسین سەوتی تەلەڤیزیۆنەکەت بە تەواوەتی کز بکە لە مۆبایلەکەەوە گوێ بۆ من بگرە سەرۆک حکوومەت لە لێپرسینەوە ناترسێت من دەرێن بەڕعی من سەرۆک حکوومەت لە لێپرسینەوە ناترسێت چونکە سەرۆک مسعود بارزاني كوري فلنجي ناوي مسعود بارزانية مسعود بارزاني كوري مانا مصطفى بارزاني كوري مانا مصطفى يعني قول لي فرسينا لازم خونا لباو بارا راكده تحملها وضع الزكاة بس بداخل وعندك خلق ليش يصل بازيان جنب كابراكي بو يعني زور بناو زكاة حقني هو بناو بكونه ببيع زيادة دواء يعني سيبع حلق وبلغ بلين حقا قلي بكان باقي قلي بكان بارخناش بقرن بس بونا عينية يعني كابرا صدحات صالة لو خدمته لو فرداتيا تسهيل الإيصال أو خومة أو ملاسة ما تخي بارزانيا بس بحزارة خلق بداية إلاوة بناوي دايكي غازك يعني بعض خوينا دي قلب خاطر أو خداياتيا بخافنا بونوعي بناو بكونو هر شديد دانوي
دوانا بريم والله رب بداخل وراسي زود تعسب لهم دونا وانا براجل کاک یاسین ئێمە ڕێگە نادەین بس دونا عينيه كاكي من الجسوانيه يعني ئێمە ئەو بەزت ئەو گودا ڕێگە سەد شەهیدی دابی. کاک یاسین ئێمە ڕێگە نادەین کەس لە شاشەی پەیامەوە سوکایەتی و تەشیر و بێڕێزی بەرامبەر بە کەس بکات و ئەگەر یەکێکیش ڕەخنەیەکی گرتی بێ وەک خۆت دەڵێ ئاسایی ئەگەر ڕەخنە بەرامبەر بە هەر کەسێک بگیرێ دوجار مرۆڤ و شیاوی ڕەخنە لەگرتن هەیە لە بەرۆی مرۆڤە کامەڵ نیە حتمما کەم و کورتی هەیە ناشکرێ مادام کە جەنابی سەرۆکی حکوومەت باو باپیرانی سەدان ساڵە خەریکی پێشمەرگایەتی نیدی شاوی ڕەخنەگرتن نەبێدەی. سپاس بۆ پەیوەندیەکەت کاک یاسین. دەچمە هەولێر کاک پۆڵا لە هەولێرەوە لەگەڵمایە. کاک پۆڵا سڵاوی خوا لێبێت. فەرموو بزانم ڕای جەنابت لەسەرەوە چییە؟ بۆچی بەرپرسانی حکوومەت هێرێم لە لێپرسینەوە ترسن؟ زۆر سپاس. ڕەخنەکانمان دەبێت لە پێناوی بەسە بنەمای دڵسۆز درێژکردن بیکە لێپرسینەوە نیشتیمان سەروەری دەڕێت نەکرد ئەم کاتینەیە تۆ لە سەرەتای درێژکردنی کابینەی یەکەمەوە نەبووەتە کەلتور یعنی لێپرسینەوە نەبووەتە کەلتور لەبەرچی نەبووەتە کەلتور لەبەر ئەوەی باوەڕ بە یاساکان ناکرێت هەبەمەکین نمونە زۆرن تۆ لە بیستە لە کاتی کەلتور نیوەی کوردستان لەفەقا بەناوەتی بۆی شەتی کرا بەناوچەی پێسەلەسەر یەخۆتەبایە حزبەکانی لێپێسینەوە و لێپێسینەوەیان لەوانە بکردبایەوە ئەوانە چێن بەناوی یاقێبیستەوە چێن مافی ئەوەیان هەیە بەناوی 50 ملیۆن کوردستان بکەنە بە پێسەلەسەر کەواتە لێپێسینەوە نەبوو دوێنە لەسەرمان لەبەختا یەک لێدواییە سەیری کەسیان بەپێت سەیریکە کار حزب نەبوونی دادگای باڵای بەرژەوەندی کوردستان لەسەرەوەی هەموو شتێک بە تا ئێستا برای بەڕێز دەبێت لە هەموو شوێنێ دادگای باڵای بەرژەوەندی وڵاتەکە هەبێت ئێستا لە بڕیار دادگای باڵای بەرژەوەندیەکانی کوردستان هەموو شتێک دەکرێت ولا لەلایەنە عالیەتەوە سوپای گەورەکە وأمرهم شورى بينهم يقول صعبنا ما يرسينا کەواتە بۆسوونی خێڵەتی لە ناوماندا ئێستان ماوە حکومڕانی بە بۆسوونی خێڵەتی ناکرێت نمونەیەکی تر بۆ برای خۆم بێنمەوە ئەم لەم ڕۆژانە ئێستا ڕیشاندن بۆتە مەیل مەیدانێ حەسوورا مەیل هەندێکیان دەستکەوتە هەندێکیان شکستە ئێخۆ هەبێت دادگای باڵا هەبوایە ئێخۆ لەناو خودی حەبتە حزبەکە ئەوانی لە مەنحەبەکان دەگەڕان لەناو خود حەبتە حزبە پێپرسینەوە هەبایە لەناو خۆیان وایە بەکەسون ئێخۆ ملەتی شتێبێت دەبووە عیبرەت بۆمە بەڵام بەداخەوە انتماهەیە سیاسی لەبوونی یعنی نەبوو کەسێکەوە هەمومان خۆمان بەرزدا دەبێت خۆمان بەرزدا دەبێت دەڵێ هەر خۆم هەر حزبەکەی خۆم پیرۆزم هێز نییە لە من پیرۆزتر هێز لە من نییە لە بەتوانە ترکی لەتر کەس وەریە لێم بکرێت کەواتە لە دادەورمان سستنە عێراقەکە هێستا لە سیاسیەریە بۆمان تۆ سەیری کە هێستا تریپۆڵە ناکەی کەواتەکانە بێتە تەرتیب. کاک پۆڵا بوونی دادگایەکی نیشتیمانی باڵا ضرورە بەڵام زۆر جار ئێستش کە دادگای ئەتحادی بەغدا کە هەیە ینی لەوێش ڕەنگە هاوڵاتیەکی کورد نەتوانێ مافەکانی خۆی بەرامبەر بە حکوومەتی کوردی خۆی لێوە وەربگرێتەوە واگەر نمونەی ریفراندۆمیش بێنینەوە ڕاستە ڕەنگە گەر دادگایەکی باڵا هەبێ لە هەرێمی کوردستان ملکەچی بن ئەڵبەتا گەر لە ژێر دەستی ئەم دەسەڵاتیانە بێت چووکەوە ئێستا دیارە دادگاکانمان چۆن ئەوان ملکەچی یاسا دەبن توان لە سەبارەت بە ریفراندۆم بینیمان کاتێک کە دادگای ئەتحادی بەغدا بڕیاری هەڵوەشانەوەی ریفراندۆمیدا هەروانەی کە بە سەرکەوتن ناوی دەبن قبوڵیان بوو لەوەی کە هەڵوەشێتەوە. سپاس بۆ ڕاکەت کاک پۆڵا لە هەولێرەوە. دەچمە سێساق کاکنیازیم لەگەڵ کاکنیازی فەرموو بزانم ڕای جەنابەت لەسەر تەوەری ئەم شەومان چییە بۆچی بەرپرسانی حکوومەت هێرێم لە لێپرسینەوە ترسن؟ السلام عليكم قربان. عليك السلام سەر چاوەکانم. بالنسبة للبرسەکان نەخێر بەعکسۆ ناترسن لە لێپرسینەوە. بۆچی؟ بەڵام ئەوە حسابی نیسابی تەواو نەبووە تەوان بەپێی ئەوەی خۆیان بۆیە شکەوان لەگەل لە لێپرسینەوە بترسانە خۆ ئەم هەموو گەندەڵێ نەکرا خۆ ئەم هەموو دزیوجەردە بە ئاشکرا ئەم لەولا ئەو لەولا ئەو نەکراوە حەقیقەتەوە لە لێپرسینەوە ناترسن ئەمە یەک
دوو کاتم ئەدەی یەک نوختەی بچوو بڵێمە لەسەر هینە لەسەرم بتەوەرە فەرموو کابراایەکە و پیان ئەوت بە وشەی دۆڵمە پێی ناخۆش بوو پیان بوتایە دۆڵمە جایەکە خەڵکی گەژلەی ترسا بەڕاستی بۆی کە دەستەوە شوێنێ یەکێک ئەیود یاپراخ یەکێک ئەیود یەکێک ئەوید برنج و یەکێک ئەوید سەڵق و یەکێک ئەوش ئەوێ چێ قوڕ بەسەر ئەوەی کە ئەی پێچێتەوە جا قوڕ بەسەر ئەوەی کە حیسابی نیسابەکە لە پەرلەمانە تەواوەکە هەر وەکو ئەو برادرەی لێ کە سەرۆکی پەرلەمان بوو گەڕانیەوە لە سەیتەرەکەی ئەو کاتەی پردێ جاوەی لەو ئەندام پەرلەمانی حسابی نیسابەکە تەواوەکە هەر عەینەن وەکو یابراغەکەی لێ قوڕ بەسەرەوەی کەی پێچێتەوە سپاس دەستخۆشی بۆ بەرنامەکەش سپاس بۆ ڕاکەت کاک نیاز دەستی سایقەوە دێمەوە سلێمانی باوکی بارانم لەگەڵ باوکی باران فەرموو بزانم ڕای جەنابەت لەسەر ئەوە چییە بۆچی بەرپرسانی حکوومەت یارم لە لێپرسینەوە ئەترسن والله برای بەڕێزم ڕێزمێ بۆ جەنابەت و بۆ بەرنامەکەت حکوومەتی هەرێم نابێ بڵێن حکوومەتی هەرێم ئەم سەرکردە بازرگانانە لە هیچ ناکرد تەنانەت ترسی خۆی لەوەکان نیە لەگەڵا باشە بۆچی بڵێ ئەسێ من سیفەت بە ئەو پەرلەمانتارانێکی کە دوێن بە هەمیانەوە لە کل گرتێنەمان مەساڵحیان هەیە یعنی دەرکەوت لە دوای ڕێفراندۆم و هەڵبژاردنەوە مەساڵحیان هەیە ئەگەر مەساڵحیان نەبێت سیفەت بە تۆ پەرلەمانتارێک دیفاع لە مافی خەڵک دەکا پەرلەمانتارێکی تر پێی هەڵەیە با بەو زمانە قسە بکەین کەسێک نییە لەسەری دێتە جواب ئەچێتە سەر کوشتێکە دانیشێ باشە سەرۆکی حکوومەت 50 دانە ڕۆژە یەک دینار معاشی نەداوە مەستنی ماڵی یادە سەرمانی دەی یەک دەرام نقطی لەوە نایە بە حیزبەکانیشەوە لێکپرسینەوە لە کێ بکەی برای بەڕێزم تۆ یقەت بە ئەم سەرۆکی حکوومەتەکە باسێکەن سەرۆکی حکوومەتەکەی پێسووترین کوڕە پسکۆلەیەکی هەیە ئەنێنێتە پێشەوە درێژی تۆ لە وەسیدانە تیاترەکە کە لە ئاستی خۆی داشتین دانیشتین ئەمە کەی حکوومەتە خەڵک تاکەی خۆبوونەکە وەڵای من ڕێزمێ بۆ جەنابان گوناحە پەرلەمانتارەکانی وەسەی تێکەڵبەوانم هی هەمویان يعني اگر خلق توزي هوشي بين لو بخويا كسر قبل كتوزي تروسكاي كادي كازمي بو امان انا عنده مصالح اخوان بكاري انا قالوا امان سياسه والله من مرة من اگر صندوقي دان دي لم كنت انا قسم بخوا حقتي هلا يمكن هيك قيمتي الدينيه هيك ارزش الدينيه اذاني خلق نسمعنا دي جايه يعني فرجالك يقول كان يعني اقل يعني بعقلي خلقك زۆر باشە باوکی باران باوکی باران دەمێ بزانم ئەگەر ینی پامت سەرەتا چیە بەوە 23 پەرلەمانتارە و دووەمیش ئەگەر باشە بەم پێی بە کێسە جەنابەت و ئەڵەیک و هەمووشی واقعە کەواتە چی بکەین نەچین بەشداری سندوقەکانی دەنگدان نەکەین و بەرهەڵستی گەندەڵی و ناشەفافی و نادادگەری نەکەینەوە ئەگەرچی ڕێژەکەشمان زۆر کەم بێ ئەی چی بکەین هەمومان ملکەش بین بۆ گەندەڵی و بۆ گەندەڵکاران و بۆ ستەمکار و ختمێ کەلام تەواو ملکەتی برای بەڕێزم من بەشدار بووم قسەم نەی خوارد و هەر چووم و بەجێ عالم کرد دوایان کەوتم ئەمە چییە ئەمە ملکەتی بەڵام دوجار ئەمە بەختەمانەکە ئێوەش بەختەمان ناکەن پرۆسەی سیاسی دایکۆتکەن جێ یەوەندۆیەکێتی و پارتی وەردوو بنە ماڵەکە برای بەڕێزم تۆ دیقەت بە عالەمیاسیا پەرلەمانتارەکەی وەڵێ جدید لێکێ لە خاڵەسمیلەکانە وتی خەڵکە بڕێت تۆ دیقەت لە بازارە عارەزی سەرانە لێکەنە کاکە من کە ئیشم نییە کارم نییە مەحاسم نییە یە داوای پارەی کارەبام لێکا داوای مۆلیدەم لێکا داوای خۆڵم لێکا ئەڵێ با بە حەیداعی تۆرە شێت مەبە پارە نایی بە مەعاسپۆرەڵەی ئەڵێ هینی شەمە نەفەری بوێنم جادەم وەقتی چاوەکە تۆ ئەی بۆ پارە بۆ ئەوە هەیە بۆ کەناڵە فەسایەکانەیە کە بەبیت بەپارەی فەقیر وەژار بەڕێوە پێشرۆگەلەکان بۆکەن بۆ پارە بۆ مەعاسپۆرنی خۆ من مەعاسپۆر نیم بەخوا با دڵنیا بکەم دڵنیا بە مەعاسپۆر نیم بەپیان دڵم جانەکە خەڵک دەبینم چ لەت معانات دڵنیا بە تۆش نازانی خەڵک لەت معاناتێکە بۆ تۆ لەوە تێداعاتی هیچی دەبێ ئەمە ڕاستیبانی ڕان نەکەیت بەسەو خەڵکە قوڕمەسەرەکە مەعاسی نییە چیکە یەک داهات یەک ئیشیشی نییە بیکە برای بەڕێزم ئەی باشە لەم بارودۆخەیە باشی باران لەم بارودۆخی کە ئەو هاوڵاتیانی تێکەوتووە کە بە یەقینیەوە پێچەڵێم منیش وەکو تۆ دەزانم بارودۆخەکە چۆنە لەبەرەی خۆشمان لە کوڕێ و هەموو خەڵکی فەقیر وەژارن بەڵام ئایا چی بکەین دانیشین و ملکەج بین بەرامبەر بە دەسەڵاتێکی ستەمکار هیچ نەڵێن و بچینە بەرەی ئەوانەوە یاخۆت دەبێ بەرهەڵستی بکەیتەوە ئەگەرچی ڕێژەکەشت کەم بێت پەرلەمانتارێک بێت یاخود دوو پەرلەمان چکە نابێت یەک پەرلەمانتاریش بەکەم بزانین فەرمووە تا بە واژۆیەک یاداشتێک چووە سەرەوە بۆی کە لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بکرێت بەڵێ یا من داسی خەڵک نەکەم بۆ تۆ کورتی و پرسیارەت تۆکی خەت بە تۆ درێژ کێفتی لە پەرلەمانە یعنی من باشترین نمونە کەسی پەرلەمانتارێکی بێ ئەرزشی ئەوان هەڵەسێ شتێکی ناسیبینەکە دەنگوڵی بڵاوەکاتەوە سینارەی دروستەکە بۆی
بۆ شتەکەی تۆ نەچێتە پێشەوە ئێوە بیستوو کێ پەرلەمانتارە بەڕێگەداوای لێ پرسیانە لە سەرۆکی حکومەت کردو توێنێ ئاگات نەی بۆ سەرۆکی حکومەتی پەیامێکی داوە ئەمە یاریکردنە بە عەقڵی خەڵک برای بەڕێزم وەڵای ئەمە یاریکردنیکە بە عەقڵی هەموو حیزبەکان و سەرکردەکان زۆر باشە باشترین حلەوەیە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان هەر هەمی سەر و بنکەی زۆر باشە باوکی باران سندوقی هەڵبژاردنی کێ هەڵی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی بارام لە سلێمانی و لەگەڵ مابووی دەچمە شارە زۆر کاک ڕێبازم لەگەڵ کاک ڕێباز سڵاوی خوا لێبێت تۆم کاتت باش دەمەوێت ڕای جەنابەت لەسەرەوە بزانم بۆچی بەرپرسانی حکوومەتی هەرێم لە لێپرسینەوە ئەترسن کاک ڕێباز سەوتی تەلەڤیزیۆنەکەت کەم کە لە مۆبایلەکەەوە گوێ بۆ من بگرە مەمنونە بم کاکە بەنسبەت پرسیارەکەتەوە بەرپرسانی هەرێمی کوردستان بەرپرسانی هەرێمی کوردستان نە لە خەڵک ترساون نە ئەترسن نە پەرلەمانیش ئەرزشێکی هەیە لەلایەن لێ ڕایەوەی کە من بێئومێدم بەڕاستی لە پەرلەمان بەڵام دەستخۆشی لەو پەرلەمانتارانە ئەکەم کە واژۆی بانگەشتکردنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری داراییان کردەوە پەرلەمانی کوردستان بەڵام وەک مەساعدی ترساندن بۆچی بەرپرسانی حکومی لە هەرێم لە لێپرسینەوە ترسن ناوادی برا بەڕێزم ئەمانە ئەم وڵاتەیان فرۆشتووە عەرزی وڵاتەیان فرۆشتووە نەوتی وڵاتەیان فرۆشتووە خاکی وڵاتەیان فرۆشتووە سەر عەرز و ژێر عەرزیان فرۆشتووە حتا خەڵکەکەشیان فرۆشتووە کاکە تۆ مەسەلەن ئەگەر دقت بە جناب و سەحوتی ڕۆژنامەنووسی دقت بە چەندەهاشتی ئەکسپایەر لە وڵاتانەوە لە ئێرانەوە لە تورکیاوە لە سووریاوە لە عێراقەوە نازانم لە حەچی دنیا هەر شتێک لە دنیا ساغ بابێتەوە ئەکسپایەرە بە موادی مخەدەرەوە بە دەرمانی ئەکسپایەرەوە بە خواردنی ئەکسپایەرەوە ئەمانە هێنا هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستانە ساکێکەکەنەوە بەسەر ئەم خەڵکە سەندێکراوە ئەم خەڵکە مەزبوومەیە کە هیچ خێرێکی لە ئەم دەسەڵاتە لەم حکومەتە نەبینیوە بۆیە ئەمانە لە لێپرسینەوە ناترسن بەیانی من دێ دەڵێن بەیانی بۆ نمونە ئەگەر بەیانیش بێ پێما بێ نازانم سەرۆکی حکومەتە کێ داوای کردو چوارزەمان پەرلەمان خۆ بێتەوە بچێتە پەرلەمان وتارێکە داوتیارەکەی گاڵتەپێکردن بە شغلی خەڵک زیاتر هیچ شتێکیکە نییە یعنی هیچ قەول و قەرارێکیان ڕاست نییە خەڵکی کوردستان بە منیشتەوە ڕەنگە بە دەرابیشتەوە ئێمە بۆ خۆش وینەم کابینەیە لە نەتیجەبان بەرزانیەوە گۆڕان بۆ مەسعود بەرزانی وتوانم کوڕە خودی کاک مەسعود و کاک مەسعود دەچێکی کردێ ئەم کابینەیەکی سەرکەوتووە بێت و بژێوی خەڵکە گۆڕێ و ژیانی خەڵکە گۆڕێ و کابینەیەکە لەعقل لانی کەلیمە فەقانی خەڵکی تیاابێ بۆیە ئەڵکان یعنی ئەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەمان بە کابینەکانی پێشتر خۆزگەمەکان کابینەکانی ڕابردوو کاکە بۆیە ئەمانە ئوستاز لە لێپرسینەوە ناترسن لە خەڵک ناترسن بە هەموو زۆرەکیان خەڵکیان تاقی کردوێتەوە و یعنی ظالمترین دەسەڵات زۆر باشە سپاس بۆ ڕاکەت کاک ڕێباز کە لە شارە زۆرەوە لەگەڵ مابووی سپاس دەکەم دوایین پەیوەندی کەوەری دەگرم دەچمە دەربەندی خان لای باوکی ئەحمەد باوکی ئەحمەد سڵاوی خوا لێبێت تۆم کاتت باش عەلەیکوم سەلام سپاس برای بەڕێزم ئەمانە لە پەرلەمان ناترسن ترسی پەرلەمانیان نییە چونکە ئەوان پەرلەمان دیوەخانی خۆیانە دیوەخانی هەوەسی بێ بەس ڕەنگە ڕێزی لێ نەگریا بڵێ چیە ڕێنگە مەسعود حیمایە لە سەرۆکی پەرلەمان زیاتر دەستی بڕوا زیاتر دەستی ڕوا بەڵام پێ عەیبە لەبەرەوەی ئەم وڵاتە خۆتان نەزان هەمووتان لەم وڵاتە عێراق لە 6,048,000 بندیواری دەرکردیە لە ئێرەدا کوردستانە هەتای سەر بچووکترین هەڵەشکوت نەبووە یعنی کچیتیانە قاچاقچیتیانە هەرچیتیانە یەک مەسعود نەکراوەتە دادگا ئایا یەترسێ سەرۆکی حکومەتە ترسێ پەرلەمان چی پێ بکە بەیان یەک بکە بەرامبەر بە پەرلەمان هەر حیزبەکەیشی داکەن نەک هەدا پەرلەمانە پێدەرەکەن حیزبەکەشی لە کوردستانە نایەڵێ ترسی کیە بێ لە هیچ ناترسیە مافیایە ناچوێ و پێی ناخۆشە بەیانیەوە دیوەخانێکیە خۆی بەهەوە بزانە مەسعود مەبەدیە چێ بێت هەردان پەرلەمان بزانە زانێکی سەرکردایەتی ئەبێت هەردان پەرلەمان باتە باوکی ئەحمەد نەترسانەکەیان هیەوە نییە کە بێمنەت بن و هیچ شتێکی ناشەفاف و گەندەڵی و خراپەکاریەکیان نییە لەبەر ئەوە ناچێت هەمووی لەم وڵاتە تۆ فێن کە برای بەڕێزم بزانە کەسێ لەم وڵاتە درێوەتە دادگا تایزە یعنی ئەم وڵاتە ئەمە دزێکیتیان نیە بندیوارێکیتیان نیە خەڵکێکی
ئەوانیشە کە لە یاسا ترسن کە لە عێراق لە یاسا ترسن هاتوون جاشوور مستەشارەکان لای خۆمان داودەدراون لە ئێستا بێت تۆ بشی پرسیان پێ بکەین تۆ پێشمەرگە بێ لە کوردستانە مەسئول بێ کە سوکاری شەیدانە بێ بچێت داوا لەوان بکە یارمەتی بن لەو مستەشار و جاشوور ڕێزجاشانە خەڵکی 70-80 کە پێشمەرگەی کوشتووەی سەکرێنە معاشەکەی لە سەرکردایەتەکەی حیزبەکەی من زیاترە بەخوا لەشەوە زیاترە. زۆر باشە باوکی ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت کە لە دەربەنی خانەوە لەگەڵمانە ببینێرانی عزیز چەند کۆمنتێکیەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پیجی پێیان دەخوێنمەوە هاشم عەبدوڵڵا دەڵێ لەبەرەوەی کە خۆیان زۆر پێک گەورەترە لە یاسا و پەرلەمان بۆیە ناترسن. یاسین عزیز دەڵێ چونکە ئەوان خۆیان بە ئاغا دادەنێن بۆیە لە لێپرسینەوە دەترسن دەزانن خەڵکیان بەرەو تۆنێلێکی نادیار بردووە. هەڵمەت کەریم دەڵێ هیچیان نەکردووە بۆ خەڵک بۆیە دەترسن. ئاراز ئیبراهیم دەڵێ جا ئەم بەرپرسانە ڕووی لای خۆیان هەیە تا ڕووی لای ئێمەیان هەبێت. ئەحمەد کەریم دەڵێ ئەوەی پەرێزی پاکە زۆر ئازایە و بێباکە نمونە وەکو کاکە سارمەجید وەزیری پێشووی کشتوکاڵ. بران مستەفا دەڵێ دز ڕقی لە پۆلیسە سەرۆکی حکوومەتیش ڕقی لە پەرلەمانە. عەبدوڵڵا عەزیز دەڵێ لەبەرەوەی پەرێزیان پاک نییە 29 ساڵە وڵات وێران دەکەن. سەردار محەممەد دەڵێ لەبەرەوەی سیفاتی باشیان نییە. حیدەر ساوایی دەڵێ بەرپرسانی ئەم وڵاتە ئەوە 30 ساڵە گەندەڵی و تاڵانیەکەن بۆیە ترسیان کەوتووەتە نێو دڵ. ئاسوودە سلێمانی دەڵێ هەر ئەبێ بترسن کارێکیان نەکردووە هەتا نەترسن. تاریخ تەوفیق دەڵێ لەبەرەوەی دزن و ڕوویان نایە بچنە پەرلەمان. هونەر سەید دەڵێ خۆزگە لە لێپرسینەوەی خوددا لە دوا ڕۆژیش بترسانایە. پشکو عزیز دەڵێ چونکە گەندەڵن و نایانەوێت یاسا سەروەر بێت. مەریا مستەفا دەڵێ لە لێپرسینەوەی خەڵکی دەترسن ئەی لە لێپرسینەوەی خوددا چی دەکەن چەند ساڵە قوتی خەڵک دەخۆن. جوان ڕەسوڵ دەڵێ چونکە خاوەنی بەڵێنی خۆیان نەبوون و تەنها لە بڕینی قوتی خەڵکدا ئازان. دایکی ڕامان دەڵێ بۆ ئەوەی ڕابردوویان پڕ لە دزی و گەندەڵیە. نیگار ڕەحمان دەڵێ چونکە ئەوەی باش بێت بۆ میلەت نەیان کردووە بۆیە دەترسن. محەممەد ئەحمەد دەڵێ چونکە ئەزانن دزی و گەندەڵی زۆریان کردووە بۆیە ترسن پیاو ئەگەر مەرد و دەستپاک بێت لە هیچ باکی نییە. واروەها پەیمان بێستان سووری دەڵێ لەبەرەوەی هیچ ئیشێکی باشیان نەکردووە و پەرێزیان پیسە خۆیان ئەناسن. کەریم نەسرەدین دەڵێ ئەوە ئەم جارەش خۆیان دەرباز کرد بێت ناو ئەو هەوڵە بە مردوویش بێت چونکە حەز ناکەن فەشەلی کابینەکە بزانرێت و درۆی چاکسازی ئاشکرا بێ بۆ هاوڵاتیەوە ڕای وریا مەحموودە. دیارە فریات هەروتی دەڵێ ئیمامی عومەر تۆ لە کوێی ئەم وڵاتەی تۆ ڕزگارت کرد لە ژێر دەستی فارس و ڕۆم ئێستا بۆتە مۆڵگەی زوڵم و ستەم. هەروەها دەڵێ چاکسازی یان موچەی کابانی ماڵ یان پێگەیاندنی دەیان دەمڕوت. بینەرانی عزیز دیارەمە بەشێک بوو لە کۆمنتەکانتان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک واروەها پەیوەندیەکانتان لە ڕێژمارە تەلەفۆنە تایبەتەکانەوە لەسەر تەوەری ئەم شۆمان کە بۆچی بەرپرسانی حکوومەتی هەرێم لە لێپرسینەوە دەپرسن. دیارە زۆربەی ڕاکانتان لەسەر ئەوەیە کە ناترسن نەک لەبەرەوەی کە پەرێزیان پاک بێەوە لە هیچ باکیان نەبێت لەبەرەوەی بێباکیان نیشانەی پاکی و خەمخۆری و دڵسۆزیانە لە کارەکانیان بەڵکو باوەڕتان وایە زۆرینەتانە مەڕاتانە لەبەرەوەی کە باکیان نییە بە لێپرسینەوە چونکە هێندا خۆیان لە سەر و دام و دەستگا فەرمیەکە حکومیەکانەوە دەزانن لە سەر و یاساوە خۆیان دەزانن لەبەرەوەی کە دەماری دیکتاتۆریان تیا حساب بۆ یاسا ناکەن بۆ لێپرسینەوە ناکەن لەبەرەوە ناترسن بۆ باوەڕیان وایە هەندێکیشتان دەترسن لەبەرەوەی کە هێندەی گەندەڵی و ستەمکاریان زۆرە دەترسن لەوەی کە لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت. سپاس بۆی کە دوانگەی خەڵکتان دەوڵەمەند کرد بە ڕاکانتان تا دوانگەیەکی دیکە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە.